لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق تا دێت دۆخی عێراق ئاڵۆز دەبێت. حکوومەتی عێراق هەوڵی لاوازکردنی پێگەی هێزە چەکدارە شیعەکان دەدات. هێزە چەکدارە شیعەکانیش مل بۆ حکوومەت نادەن و لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەت جوڵەکانیان بەردەوامە. دۆخی عێراق ناسەقامگیرە و یاسایەکی هەڵبژاردننی ناسەقامگیریش هەیە کە کاریگەری لەسەر ڕۆکی سیاسی هەیە، چونکە پێش هەموو هەڵبژاردنێک یاسای هەڵبژاردن لەلایەن کوتلە گەورەکانی پەرلەمانەوە هەموارەکرێتەوە کە ئەمەش نائستقراری زۆرتر بەدوایە هێنێ و تا ئێستاکە دەرئەکەوێت ئەو 17 ساڵە سەقامگیری لە عێراقدا نەبووە لە ڕووی سیاسیەوە بۆ یاسای هەڵبژاردنیشە گۆڕێ و لە نزیکبوونەوەی هەڵبژاردنیشا جۆرێک لە بەریەککەوتن لە نێوان هێزەکانی شیعە بە تایبەتی و میلیشیاکان و حکوومەت ڕوو ئەدا، بەڵام ناگاتە ئاسی تەقینەوە هەڵبژاردنیش ئەکرێ. چاوەڕوان دەکرێت تا عێراق لە هەڵبژاردن نزیک دەبێتەوە، دۆخەکە ئاڵۆزتر بێت. بەو پێی حکوومەتی عێراق دەیەوێت چەک لەو گروپانە دابماڵێت و سوود لە چەکەکانیان بۆ گۆڕینی دەرەنجامی هەڵبژاردن نەبینن. هێزە چەکدارەکانیش هەموو هەوڵێکیان بۆ سوود وەرگرتنە لە چەکەکانیان و هێشتنەوەی پێگەیانە بە بەهێزی. بۆیە عێراق دەچێتە نێو هەڵبژاردنێکی پڕ لە کێشمەکێش و ئاڵۆزەوە. طبعا احنا اليوم في وضع صعب جدا، يعني كثير من الحوادث ستحصل. ئەمڕۆ لە دۆخێکی زۆقڕز داین، چەند ڕووداوێک ڕوو دەدات. بەلای کەمەوە ئەمڕۆ هاپەیمانەتی نێودەوڵەتی دەستیان بە کشانەوە کردووە لە دۆخی عێراق. ترس و دوودڵیەکی زۆر هەیە بەهۆی ئەوەی پارێزگای لێنەکردن و بە ئامانجکردنی ناوەندەکانی دیبلۆماتی ئەمریکا و کۆمپانیەکان و بەرژەوەندەکانی ئەمریکا. ئەمە خاڵێکی ئەحراجکەرە بۆ ئێمە و نابێت بەردەوام بێت. یا دەبێت حکوومەتی عێراق ئەم دۆخە کۆنتڕۆڵ بکات، یا ئەم بۆچونێکتری هەیە باڵێۆزخانە و ناوەندە دیبلۆماتیەکان بۆ ماوەیەکدا دەخرێن. لەم کاتەدا کە دۆخی عێراق تا دێت ئاڵۆز دەبێت، ئەجێندا دەرەکیەکانیش تێکەڵ بە ململانیە نێوخۆیەکان بووە. هێزە شیعەکان کە لە ئێرانەوە نزیکن، ترسیان لە پشگیری ئەمریکا بۆ کازمی لە دژیان هەیە، بۆیە ناوبەناو باڵۆزخانەی ئەمریکا و ناوەندە دیبلۆماتیەکان موشکباران دەکەن و داوای کشانەوە لە عێراق دەکەن. گرفتێکی تری گەورەی هێزە شیعەکان هەستانی شەقامە لە دژیان کە پێیان وایە ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن لەم کاتەدا لە قازانجیان نییە. هەموو هەوڵی ئەمریکا ئەوەیە کە هەڵبژاردن لە مانگی 6 داهاتوو بکرێ و کازمی خۆشی دەوێت هەڵبژاردن لە مانگی 6 داهاتوو بکرێ، چونکە بارودۆخەکە بۆ ئەوان لەبارترە و ئەمڕۆ شەقام زۆرتر ئومێدێکی هەیە بە کازمی بە دیوێکە هەندێک شۆی میدیایی ئەکا، بەڵام لە هەمان کاتا ڕوبەڕووی کۆمەڵە ناوەندی نفوز بۆتەوە و کۆمەڵە گۆڕانکاریشی کردووە کە خەڵک لە هەموو ئەو کەسایەتیە نیمچە کاریزمیانەی کە لە ڕابردووە حکومڕان بوون و دەرفەتی حکومڕانی و حکوومەتیان بەدەستەوە بوو، ئەمڕۆ کازمی بەدیلێکی شیاوتر و کەم گلەیترە لە چاو ئەوانی تر لە لای خەڵک. بەڕای چاودێران گەر هەڵبژاردن لە وادەی دیاریکراودا ئەنجام بدرێت، عێراقی ئێستا جیاوازتر دەبێت لە عێراقی دوای هەڵبژاردن. بەو پێی گەر کازمی پرۆسەکە بباتەوە، عێراق دەچێتە قۆناغێکی جیاوازترەوە و گروپە چەکدارەکان لاواز دەبن. گەر گروپە چەکدارەکانیش پرۆسەکە بەرنەوە، عێراق دەگەڕێتەوە خاڵی سەرەتا و دۆخەکە ئاڵۆزتر دەبێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.